ئێمەوەکو بەشی پەروەردە و بانگەوازی مەڵبەندی سێی هەولێر بۆ ساڵی هەفتەم هەستاین بە ئەنجامدانی پرۆژەی کانیاوی ڕۆژووەوان. پرۆژەی کانیاوی ڕۆژووان دیارە پێکهاتووە لە دابەشکردنی خواردن و خواردەمەنی واتە بەربانکردنەوەی ئەو ڕۆژووەوانانەی کەوا لە چوارڕیان و لە ترافیکەکان ناتوانن بگەنەوە ماڵەوە کاتی بانگی مەغریبە. بۆیە ئێمە لە ساڵی هەفتەم بە هاوکاری کەسانی دەوڵەمەند و خواپێدا و خێرخواست کەوا خورما و ئاو کێکیان دابین کردبوو بۆ ئێمە و هەروەها لەگەڵ چەندین بابەتی سیدی بانگەوازی و هەروەها هەندێک ئەسکار و زکرەکان کەوا بەسەر ئەو کەسانەمان دابەش کرد کە لە چوارڕیانەکان لە کاتی بەربانگی مەغریبدا دەمێنێنەوە. و لێرەوە مسپاسی ئەو گەنجانە دەکەین کەوا بەڕاستی خۆبەخشانە کەوا هاوکاری و یارمەتی ئێمەیاندا. پرۆژەی باشە و خوا خێرتان بنووسی و باشە بە شەرایەت جار وایە بە ڕۆژی پێڕان ناگاتن لە جادە وەڵای مەمنونتان دەبین، مەمنونە پرۆژەش دەبین، خوا خێرتان بنووسی، دوعای خێرتان لۆ دەکەین.